ئێران لە دوای 2023ەوە باشترین سەرکەوتنی بەدەستێناوە لەم پرۆسی ئەم دەنگدانە باشترین دیزایانی کردووە دیزایینێک بە تامی دیموکراسی ئەم دوو هێزە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ یەکتریاکە نتوانن کەیسی ئەمنی یەکتری ببینن بەشێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان گەشتنەوە قەنەعاتەیە گەر حاڵەکە بەم شکڵە بێ ڕەنگە دوو ئیدارەیەکی منسەجیم دوو ئیدارەیەکی معقول لە ناویاندا ڕوودا لە دوای ڕووداوەکانی سیوێکی ئابەوە بێگومان ئەم هاوکێشەیە ئاڵگۆڕی بەسەرە هاتووە یعنی ئەم قسانی جنابت وا ئەگەێنێ حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایەت هاو کاتەی پۆستی سەر کۆمارێک لابێت بێگومان ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان لە موسڵیش پاشەخشێ کردووە مشکلەکە نییە کە ئەم سەرەوە کۆمارە کوردە مشکلەکەەوە بێ لە بینی یەکێتی و پارتیە ئەیگەێن حاڵەتێک کە ئەبێ چەیەک لایکاتەوە شیعەکانێک لایکەنەوە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایە تاوەکو کابینەی حکوومەتی عێراقی پێک نایە و ڕەنگە حکوومەتی کابینەی حکوومەتی کوردستان دوورتریش لەوە ئەم دوو هێزە دابەش بووە بەسەر دوو علاقەی جیا دوو بلۆکی جیا دوو پەیوەندی جیا دوو هێزی جیا دوو دەسەڵاتی جیا دوو جۆر بیرکردنەوەی جیا ینی وساز بەشێک لە سەرخەڵدانی کێشەکانی ئەم هەرێمی کوردستانە نێوان ئەم هێزە سیاسیانە لە پەرلەمانەوە دەبێتەوە قسەکردن بە ناوی کوردەوە جگە لە پۆپۆلیزم هیچ نییە ئێستا خەزعەلی حزبەکەی سادقونی خەزعەلی 27 کورسی هێناوە سپرایزی هەڵبژاردنەکانە لە عێراقا ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک ئەنوەر حسێن وەکو چاودێری سیاسی گفتوگۆکەین لەسەر ئەو دەرەنجامانەی کە ئێستا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندوون لەسەر چوارچێوەی هەماهەنگی قساکەین کە هەموو لایەنە ناکۆکە شیعەکانیشی تێدا کۆبووێتەوە جگە لە مۆختەدا سەدەر باس لە ناکۆکی لایەنە سونیەکان ئەەکەین لەگەڵ ئەوەی کە هەرچەندە ناکۆکن بەڵام لە چوارچێوەی مێزێک کۆبوونەتەوە تا ڕادەیەکی باس لە یەکڕیزی گەلی کورد ئەەکەین وەک ئەوەی کە ئێستا دوو تەرەفی بەهێزی کوردی نیازیان هەیە بچنە بەغداد ئەم دوو تەرەفە تا ئێستا لە ناوخۆ زۆر ناکۆکن ساڵێک و زیاتر لە مانگێکە هەڵبژاردن کراوە نەیانتوانیوە پێکەوە گفتوگۆ بکەن حکوومەتێک پێک بێنن ئەم دوو لایەنە ناکۆکە چۆن ئەتوانن لە حکوومەتی داهاتوو لە کابینەی نوێ لە عێراق بەشداری بکەن هیوادارین لەگەڵمان ببێنەوە گوێ لە ڕاو سەرنجەکانی بەڕێز کاک ئەنوەر حسێن بگرن کاک ئەنوەر بەخێر بێی زۆر سپاس بۆ جەنابت بۆ کەناڵی سبەی زۆر سپاس کاک ئەنوەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین ناکۆکیەکانی یەکێتی و پارتی هی ئەوەیە بیگەێن ئەم ئاستەی کە ئەوان نێوماڵی شیعە و سوننە یەکڕیزن بەڵام تا ئێستا کوردی یەکڕیز نییە یعنی ناکۆکیەکان بای ئەوەیە کە نەگەنە ڕێکەوتن لە ڕاستیە پاش ساڵێک و مانگە یان نزیکەی سێنزە مانگ لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان نێچێتی پارتی نەیانتوانیەوە حکوومەتێکی یەکگرتو پێک بێنن هەندێک پیان وا بوو کە ئەم دواخستنی پێکەنانی حکوومەت پەیوەندی هەیە بۆی کە چاوەڕوانی هەڵبژاردنەکانی ئەنجومی نوێنەرانی عێراقن بەڵام وا دیارە ئێستا ئەوەش ناتوانێت هۆکار بێ یا فاکتەر بە پێکەنانی حکوومەت بەڵکو پەیوەندیەکانیان خراپتر بۆ لەوەی بە تایبەتی ئەوەی کە هەموو تارەکانی پارتی دیموکراتی کوردستان کە پیان وا بوو وتارەکانمان یان مامەڵەمان لە دوای هەڵبژاردنەکانی عێراق و پێشوو نابێ ئێستاش دەخل لەسەرەوەکەنەوە و ئەوەندەشی کە پەیوەندیە بە پۆستی سەر و کۆمارەوە دیارە هەردوو لایەنیانەوە کاندیدیان هەبێ هەرچەندە ئەوە وا باسکراوەکە ئەو پۆستی کوردەوە لە ناو کوردیشە هەمیشە مثلەن بەدەستی چێتی نیشتیمانیەوە بەدەستی چێتی نیشتیمانی کوردستانەوە بووە ئەوە زۆر جاریش باسی ئەوە کراوە پۆستی سەر و کۆماری عێراق یەکسانە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام ئێستا پێم وایە دوای ئەو ململانیانەوە ئەو ختابە توندانەی کە بەرامبەرێک هەیەیان بوو لە هەڵبژاردننی لە ڕیکلام و حملی ئەم جارەیە وا دیارە کە پەیوەندیەکان خراپترەوە بەڵام کاک ئیسماعیل خۆی لە ئەسڵا خراپبوونی پەیوەندیەکان وردە پەیوەندی هەبوو بە شکستی ئەو دانووسانانەی نێوانی یەکێتی و پارتیەوە کە یەکێتی نیشتیمانی داوای وەزارەتی ناوخۆیە کرد پێم وایە داواکاریێکی تریشی هەبووە داواکاریێکی تری ئەمنیشی هەبووە کە پارتی دیموکراتی کوردستان لە مەرحەلەی یەکەمان نەچوو لە مەرحەلەی دووهەما چۆ ژێرباری داوای پێدانی وەزارەتی ناوخۆ لە خۆناغی سێمان پەشێمان بووە ئەمانە یەکێتی نیشتیمانی نیگەران کردووە هەرچەندە یەکێتی بۆ خۆی ئەڵێ ئێمە داوامان کردووە کە
فۆرم و شێوازی حکومڕانی نەک هەر هەیکەلێتەکەی یعنی دەسەڵاتەکانی ئەم حکوومەتە بە شکلێک ڕێک بخرێکە مەسەلەن جێگری ڕێز و زەرار دەسەڵاتەکانی دیاری بکرێ و سەلاحێتی هەبێ و لە هەمانکەوە وەزیرەکان و پارێزگارەکان ئەمە خۆیان واڵێن بەڵام لە هەر حاڵدا پارتی دیموکراتی کوردستانیش بانگەشەوە کە ئەو یەکەمی کوردستانە و یەکەمی عێراقیش بوو لەسەر ئاستی هەڵبژاردنەکانە بۆ ئەو حەقە بە خۆیدا کە مەسەلەن ئەڵێ ئێمە ستونیەکماندانەوە ئەو ئەڵێ وەزارەتی پێشمەرگە یەکسانە بە وەزارەتی ناوخۆ خۆی لە ڕاستیە یەکسان نییە ئەگەر یەکسان بێ مەسەلەن قەیچێکە ئاڵگۆڕی پێ بکەن بەڵام زانی چۆنە بە نەزەری من وەزارەتی ناوخۆ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتێکی بچووکراوەیە لە ناو حکوومەت هەرێمی کوردستانە چ بودجەکەی چ سەلاحیەتەکانی چ پەیوەندیەکانی مەسەن کەیسی ئەمنی هەموو ئەحزابی کوردستانی کە لە کوردستانی عێراقن لای وەزارەتی ناوخۆیە کەیسی ئەمنی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و ئێران لە لای وەزارەتی ناوخۆیە هەموو ئاوارەکانی کە لە هەرێمی کوردستانن هەمووی لە وەزارەتی ناوخۆیە و هەموو دەستگا ئەمنیەکانی تر کە هەن پابندگی وابستگیان هەیە بە وەزارەتی ناوخۆ بودجەیەکی زەبەلاحی لەبەردەستایە و ئیمکانەتێکی فراوانی هەیە و ئەم تەرتیبەیە بە جۆرە لە جۆرەکانە ئەکرێ بڵێم ینی ئەهمیەتی تایبەتی هەیە لە ناوحکومەتەکەی هەردووچیان داوایەکەن بەڕێز کاک ئەنوەر قسەیەک لەو ماوەی ڕابردوو کەوتە ناو سۆشیال میدیاوە و لە زاری یەکێک لە هەرە گەورە بەرپرسەکانی پارتیەوە دزەی کردە ناو نەک دزەی کرد لە مقابلەیەکی یاتیادیا لە دەمی دەرچوو یا بەڕاستی قسەی کردەوانە وتی ئێمە سیقەمان نییە بە یەکێتی کەم پۆستەی پێ بدەین یعنی ئەم دوو هێزە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ یەکتریاکە نتوانن کەیسی ئەمنی یەکتری ببینن لە ڕاستیە ئەو قسەیە بۆ هەردوو لایەن منتەقی تایە ئەگە سیقیان بە یەک بێ ئەو هەموو کێشە و مەشاکیلە بۆچی وە بۆچی دوو دەستگا لە پشتی وەزارەتی ناوخۆ دەستگای ئەنجومەنی ئاسایش هەیە و لە دوای ئەوە بە دەرلەوانە هەردووچان دوو دەستگای زانیاری و پاراستنیان هەیە بۆ کاروباری ئەمنێ حیزبی و منتقەیی و ناوچەیی و بۆ پاراستنی قسەی خۆشیان هەرێمی کوردستان بێگومان سیقەوی ئەتیماد نییە لە بینیانە ئەگە سیقەوی ئەتیماد هەبێ مەسەقی چێکە وەزارەتی ناوخۆم ساڵای ئەم دەورەی لایەکی کە دەورەیەکی لای وەزارەتی پێشمەرگە بە هەمان شێوە بەڵام قسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی فۆرمێکە بۆ ڕەواز پێدان بەوەی کە حکوومەتێکی یەکگرتووی کوردیمان هەیە ئەگەرنا لە ڕاستیە ئەم دوو هێزە ئەم دوو ناوچەیە ئەم دوو زۆنە بە هیچ شێوەی یەکگرتوو نین و ختابەکانیشان جیاوازە و پەیوەندیەکانیشان جیاوازە یعنی پەیوەندیەکانیان سیرکە لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەحزابی ناوچەکان لەگەڵ خودی شیع و سونەکان لەگەڵ ئێران و تورکیا لەگەڵ ئەمریکا و رووسیا هەموو ئەمانە ئەوساز دوو پەیوەندی جیا دوو تێڕوانینی جیا دوو هەنگاوی جیایە و ئێمە فۆرمێکمان بە حکوومەتی هەرێمی بەخشیوە فۆرمێکمان پێداوە کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ تەنها چوارچێوەیەکە ئەگەر نا مەسەلەن زۆر کەس ینی نازانم ئەم قسەیە چەند ڕاستە من بۆ خۆم فاکتێکم نییە بەڵام پێم وایە بەشێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان گەشتنەوە قەنەعەتەیە گەر حاڵەکە بەم شکڵە بێ ڕەنگە دوو ئیدارەیەکی منسەجیم دوو ئیدارەیەکی معقول لە ناویاندا ڕوودایان بگەنە ئەو قەنەعەتێکەوە بێ ئەگەر نا مەسەلەن لە هەموو هەڵبژارکە نوەرسەرنجێکیش لەسەر ئەوە بدە هەل لە ڕووی دەنگەکانی شەوە ئەمان دابەش نەکراون وابزانم ئەرقامی زۆرت لەلایە هەل لە ڕووی دەنگەکانیشەوە پارتی لە منتیقەیە چۆنە یەکێتی لەو منتیقەیە چۆنە لە ڕووی دەنگەوە بەڵێ بێگومان لە دەنگەکان لە دەنگدانەکانیشان لە کورسیەکانیشانە ئەمە لە دوای ڕووداوەکانی سیوێکی ئابەوە بێگومان ئەم هاوکێشەی ئاڵگۆڕی بەسەرە هاتووە ئەم ناوچەی سەوز بۆ بە نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان و زایدە ناوچە جێناکۆکان بە تایبەتی بە پێچەوانەوە ناوچەکانی ناوچەی زرد بۆتە هەژمان و هەیمەنەی پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە لەم ئاڵگۆڕانە لەم هەڵبژارنی ئەم جارەیە لە ناوچەکانی سەلاحەدین و دوانە دیالە ئاڵگۆڕێک ڕوویداوە بە تایبەتی لە دیالەویش بە پێ هاوپەیمانەتی کە پارتی دیموکراتی کوردستان کردوێتی لەگەڵ جەبهەی
سنیەکان کورسێکی بردووە کە پێشتر کورسیەکانی دیالە و سنە و ئەفو دیالە و سەلاحەدین و کەرکووک و ئەوانە بۆ یەکێتی بوو و بێگومان ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان لە موسڵیش پاشەخشێ کردووە مەسەلا یەکێتی توانێتی دوو کورسی بێنێ بەهەرحاڵ ئستاز ئەوەی دیفاکتۆی بینین دوو هەرێمە دوو منتقەیە دوو زۆنە دوو تێڕوانینی جیاوازە بۆ حکومڕانی و دوو کاریگەری منتقەی ئێران و تورکیای بەسەرەوەیە بەهەرحاڵ ئەمە بەڕاستی بۆ خۆی نەجێگای دڵخۆشیە نە مەسەلەن تمۆحی خەڵکی کوردستان و هێزەکان ئەمە لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراق چۆن ڕەنگ ئەداتەوە بەڕێز کاک ئەنوەر لە ڕاستیە ئێستا گرفتەکان وا دیارە تا دێ قوڵتر بنەوە هەرچەندە من پێم وایە ینی یەکێتی و پارتی مەحکومن بەیەکەوە بن مەحکومن بەوەی بەیەکەوە بن بەڵام بەم حاڵی ئێستاشەوە بەم هەموو گلەی و ئەتراز و ناڕەزایەتێ لە یەکتر بەو هەموو بێمتمانەی بە یەکتر بەو هەموو مەسای خطابە توندەی بەرامبەر یەکتر ئەخی خۆ ناکرێت مەسەلەن ئەو خطاب و ئەو فۆرمی قسەکردن و مامەڵەکردنە هی دوو حکوومەتە هی دوو دەوڵەتی جایە دوو تەفەکر و دوو تێڕوانی جایە دوو دەستگای ئەمنی و هێزی جایە وە بە نەزەری من وەکو ڕابردوو چۆن بووە پێمە خراپتریژە بێ ئەم جارە مەس ئەگەر بە تایبەتی کە هەردووکیان دوو کاندیدیان هەبێ بۆ پۆسی سەر و کۆمار کە ئەگەری هەیە هەبێ بەڵێ واریدە یعنی بەڵێ وا دیارە هەردووکیان دوو کاندیدیانە بێ دوو کاندیدی جیاوازیانە بێ لە کاتێکان نە سونیەکان ئەماکەن ئوستاز نە شیعیەکان ئەماکەن تێگەی شیعیەکان ئێستا ڕایانگەیاندۆ کە ئەوان کاندیدەکانیان بۆ ڕێز و زەرە هەر حیزبە خۆی کاندیدی خۆی کردو دوایەوە ئیتاری تەنسیقی ئەڵێ ئێمە سێ چوار کەس کاندید دەکەین ئیتاری تەنسیقی دەنجیان لەسەردا بەڵام بە نەتیجە ئەوانە گەنە ئەوەی کە ینی سێ چوار کاندیدیانە بێ بۆ ناو ئیتاری تەنسیقی ئەوان یەکلایکەنەوە گەر لە حاڵەتێکە بکەونە کێبڕکێشەوە ئوستاز بەڵام یەک خاڵی هاوبەشیان هەیە ئەویشەوەیە کە ئەو کەسا ئەبێ شیعی بێ و ئەبێ لە چوارچێوە ئیتاری تەنسیقی بێ وەلایی بێ وەزایدەن تەییدی کۆماری ئیسلامی ئێرانیشی لەسەر بێ و نەرمە ڕازیبوونێکی واشنگتۆنیشی پێوە بێ بەڵام لێرە ئوستاز هەموو جارێک گەیشتۆتە ینی کێشە ینی مشکلەکە نییە کە ئەم سەرەوە کۆمارە کووردە مشکلەکەەوە بێ لە بین یەکێتی و پارتیە ئەیگەن حاڵەتێکە ئەبێ چ یەکلایکاتەوە شیعەکان یەکلایکەنەوە شیعی یەکلایکاتەوە کە سەرۆک کۆمارکیە بێ کاتێکا چێتە ناو پەرلەمانەوە حتمما کابێ بە پرۆسیسی دەنگدان و تاییدکردن بەڵێ بێ شیعەکان یەکلایکەنەوە وە شیعەکان لەو حاڵەت هەردوو جارەکەتی جواب بە ئوساس ینی قسەکەم لەسەر ئەکسەریەتی شیعەکانە کە ئەوان نەتوان یەکلایکەنەوە و هەردوو جارەکە لەو ململانیانە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدەکەی بردووە بۆیە مەسەلەن ئەگەر ئەم دەورەیەش ینی بکەوێتە ململانەی نێوان کاندیداتۆری یەکێتی و پارتیەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە کاندیداتۆرەکەی سەرخاوەکو دەورەکەی پێشوو یا دوو دەورەی پێشوو ڕەنگە لە هەرێمی کوردستانیش لەگەڵ پارتی زۆر دانەنیشێ بۆ هەڵبژاردن یعنی یان سەقفی تەوقعاتەکانی بەرێتە سەرەوە هەر داوای وەزارەتی ناوخۆنەکە داواشتی تریش بکە مەسەڵ بە پرۆسی دەنگدان بوو ئێوە ئیسناقاکەتان دۆڕاندووە ئەگەر قسەکە بێ ئەگە پارتی دیموکراتی کوردستانیش بردیەوە سەر و کۆماریش بەرێ سەرۆکی هەرێمیش نەدا وەزارەتی ناخۆش نەدا داواکارە ئەمنیەکانی تریش یەکێتی نەدا ئەو کاتە چییە بێ ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە هەموو پەیوەندەکانی لەگە پارتی دیموکراتی کوردستان بپچڕێن یعنی ئەم قسانی جناب دوا ئەگەێنێ حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایەت ئەو کاتی پۆستی سەر و کۆمارێک لایبێت دڵنیام لەوە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایە تاوەکو کابینەی حکوومەتی عێراقی پێک نایە و ڕەنگە حکوومەتی کابینەی حکوومەتی کوردستان دوورتریش لەوە و ئاڵۆسترا ینی ئەم قسانەی من هیوادارم کەوا نەبێ هیوادارم یەکێتی و پارتی زوو پێک بێن بەڵام ئێستا پارتی دیموکراتی کوردستان لە میدیاکانی خۆشەوە بانگەشەوە کاک ئەوان ئەنێ پەرلەمان کاراکەنەوە باش ئەم پەرلەمان کاراکردنەوە بانگەشەی بۆکەن لە ڕێگای فراکسیۆنەکانی دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە تایبەتی قسە لەسەر نەوەی نوێیەکرێ کە بە 15 کورسیەوە پەرلەمان کارا بکەنەوە خۆی ئەگوستاز ئەم کارەی پارتی دیموکراتی کوردستان لە دەوڵەتێکی دیموکراسی موسساتیە کە حکوومەتە کە دەوڵەتە کێشەی نییە تەبیعیشە بەڵام بۆ حاڵەت و زروفێکی ناتەبیعی وەکو هەرێمی کوردستان کە نە دەوڵەتە هەرێمێکی ڕاستە دیفاکتۆیە ڕەنگە کێشەی زۆر گەورە دروستکە پەرلەمانێک ئەمە نەک بۆ دروستکردنی پەرلەمان لە هەولێر بە بەیەکێتی نیشتیمانی کوردستان پارتیەوە
بە ئەکسەرێتی پارتیەوە گرفتی زۆری بەدواوەیە واگەر ئەم ئەکسەرێتەیەکێتیش بیایە لە هەولێر و پارتی لە دەرەوەی هەولێر و ئەقەلیەت بێ هەردیسان کێشە و گرفتە چونکە زانی لە بەرچی قسەکە وزاز لەسەرەوەی وەخوتمان دوو زۆنیان هەیە دوو ئیمکاناتیان هەیە دوو هێزی ئەمنیان هەیە دوو پەیوەندی ناوچەی و دەوڵەتیان هەیە هەموو ئەم و بەشێک زۆر لە وڵاتانی ناوچەی و تەنانەت هێزە سونیەکانیش ئەم تێکچوون و ئەم نائەمنی هەرێمی کوردستانیان پێخۆشە یان خۆشە بێ بە دوو ئیدارە جیا بێتەوە کێشە دروست بێ وی قسەکەوەی پێویستی بە منتقە ئەم دیالەوە بە نەتیجە مەسەلەن پەرلەمانێکیش پێک بێنی خۆ با من یە قسەت پێ بڵم جاری پێش لەسەر ئەم مێزەی تۆتم خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە سەرۆکەکەی بۆ خواری خوارەوە خراپترین خول بووە و ئێستا کە پەرلەمانکاران نییە تەفعیل نییە دەور و نەخشێکی نییە چی لە مۆزوعی ژیانی خەڵک گۆڕاوە پەرلەمان نەتوانێت بەیانی کە تەفعیل بووە بێدانیشێ بڵێ من لەمە دوا نایڵم موچەی خەڵکی کوردستان دوا بکەوێ ئەکرێ مەسەلەن بڵێ ئەو من بڕیارمدا پێشمەرگەیەک بێتەوە و زەریبە لەسەر خەڵک کەم بێتەوە و پەیوەندیەکانی ئەم دوو هێزانە لەگەڵ تورکیا و ئێران ڕێگا پێدراونی چی پەرلەمانە ئەستاس بەڕاستی دەور و نەخشێکی جددی نیە بەڕاستی نەیتوانیوە هیچ لە ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێ ینی لە دەورەی پێش و هاتن خانەنشینی خۆیان کۆتایی پێێنە و خانەنشینی خەڵک حکوومەتی عێراقی دوای حەلی کرد کاکە ئەم پەرلەمانە بەڕاستی نانتوان ینی شتێکی عجیب و غەریب نییە بە هەر حاڵ بەڵام بۆ ئەزمموی هەرێمی کوردستان کاڵین ئەزمونونەکاڵین دیموکراسی و کاڵین چی بچێ ئەگەر نا ینی وساز بەشێک لە سەرخەڵدانی کێشەکانی ئەم هەرێمی کوردستانە نێوان ئەم هێزە سیاسیانە لە پەرلەمانەوە دەبێتەوە یعنی نەبوونی باشترە من ناڵم نەبوونی باشترە بەڵام دیقەت جدی یان چی گوناهێکی سیاسی تایە چی گوناهێکی یاسایی تایە پەرلەمانە نەبێ کاک ئەنوەر وەڵام بەپێی ئوستاز ئەمە یەکەم دابێکی ئینە ئەنیانی بەحساب بۆ تەقوێکردنی دیموکراسیە و دەوریشی هەیە ئوستاز لە هەندێک لە زۆر وڵاتی دیموکراسی ئوستاز لەکوێ دیموکراسی هەبێ هەموو ئەم دام و دەستگا ئەو میکانیزمانی بەکارێن تەفعیل و تەقویانەکە کە نەبێ نەبوونی باشترە وەم پێم وایە ینی لە هەرێمی کوردستان ئەگەر من نازانم یاسایی نیم لە هەرێمی کوردستان ئەگەر پەرلەمانیش نەبێ فقط حکوومەت هەبێ هەموو شت کاروبارێک بەڕێواچە یانی سەرۆکایەتی هەرێمیش نەبێ پەرلەمانیش نەبێ شتێکی عجیب و غەریب نییە لە ژیانی خەڵکا ناگۆڕێ لە سیستەمەکەیان ناگۆڕێ تێگەی لەبەرەوەی مەسەلەن هەموو ئەو یاسایانی دەری کردووە بەسە 20 یاسات پێڵم دەری کردو ئەوە نەکاری پێ ناکە وسم یاسایانە دەرکردنی ئەمی دوایەوە بودجەیەکی زەبەلاعەبە و بارە بەسەر شانی خەڵکی کوردستانەوە و هەر 4 ساڵ جارێک 100 ئەندام پەرلەمانێ بە ئیمکانات و بودجە و ئۆتۆمبیلی چی زۆرەوە و دوای ئەوەش تەقاعد دەبێ ئەمانە میبارە بەسەر خەڵکی کوردستانەوە کە ناتوانێت ژیان و گوزەرانی تۆ بگۆڕێ باشە ئێستا تۆ دیقەت بە 13 مانگە پەرلەمان هەڵبژێردراوە باشە دێ باشە خۆ پەرلەمانە ساڵێکیش پێشتر نەبوو ساڵێکیش پێشتر دادگای فیدراڵی هەڵی وەشاندەوە دێ باشە خۆ دەبوو ئێستا پەرلەمانە بێ ئەم حکوومەتە ئەم وڵاتە تەفعیل کاتەوە بڵێ وەرن دانیشن کاکە کێشەکانتان بێرنە پەرلەمان بەڵام خۆ ئەم پەرلەمانە لە ئەسلا خۆی نییە هەژمونی حیزبی بەسەرەوەیە بڕیارەدا کۆ بێتەوە بڕیارەدا کۆ نەبێتەوە ینی 13 مانگە بۆ نەهاتن ئەم پەرلەمانتارانە بڵێن کاکە ئێمە فراغێکی یاساییمان هەیە وە کێشەمان هەیە و پێویستە ئەم لایەنە سیاسیانە بێن کێشە سیاسیەکان و کێشە دەستوریەکان لەناو پەرلەمان هەڵکەن بە پێچەوانەوە موچەیە گۆرەگرن و دەور و نەخشیشیان نییە کاک ئەنوەر کاک مەسعود بۆ ناتوانێت ڕۆڵێکی جددی ببینێ لەم نێوەندەدا وەڵای کاک ئیسماعیل لە خۆی پرسی بە نەزەری من بۆ کاک مەسعود ئوستاز هەموو ئەم سەرکردە سیاسیانەی ترکە خۆیان پێینە ئەبێ مەسەن ئەم دەور و نەخشەیانە بە هەست بەم بەرپرسیارەتێ بکەن کەسیان نایکەن زای مۆزوعەکە چێ ئوستاز مۆزوعەکە ئەمە قسەکردن بە ناوی کوردەوە جگە لە پۆپۆلیزم هیچ نییە ئەگە قسەکردن تۆ خەمی خەڵکی کوردستانتە باشەوە کاکە چەند مانگە موچەوە نەدراوە ئەی حکومت نابێ مەسەلەن ئەمە سادەترین مافی خەڵکە دوای ئەو هەموو کێشە و مەشاکلی ناوخۆتەیە ئەو مەسەلەن شیعەکان بزانە هەموو ئەو بۆچوونانە فەشەلیێنا کە پێی وا بوو دوای 7 ئۆکتۆبەر شیعەکان فەشەلێنن گروپی وەلایی و مقاومە فەشەلێنن ئیتاری تەنسیقی هەڵەوەشێتەوە بینیت هەمووی فەشەلی هێنا هەمووی فەشەلی هێنا یەقسەکەوت تو لەناو ئەو هەموو کێشە و مەشاکیلەی منتیقەکە ناوخۆ دنیا چۆن ئەم هەموو ململانەیە دروزەکەی یەقسەکەوی هەموو سەرکردە سیاسیانە ئەوەندەی خەمی حیزبەکەی خۆیانە ئەوەندە خەمی کوردستانیان نییە بۆ یەقسەکەوەیە ئەگەر ڕاست بێ هەمویان بێن دانیشن جارێ بێ واز لەم ئوستاز
ینی سەرکردەی سیاسی حیزبی سیاسی ئەبێ واز لەم عینادی و کەل لە ڕقی و ئەمە بێنێ. دووهەم ئوستاز ئەبێ هەندێکیان بەپێی تەجروبە بەپێی تەمەن بەپێی ئەبێ مەسەلەن بەشێ لە سەفقی داواکاریەکانیان سەقفی داواکاریەکانیان دابەزێنن بەشێکی تیان بەرزیکەنەوە بەشێک وەسەڵ بن. ینی مەسەلەن ئێستا هێزێکی سیاسی وەکو کۆمەڵی ئیسلامی باە کورسیشی هەبێ باشە لە پەرلەمانی عێراقیا کوردستانە باە کورسیشی هەبێ، بەڵام مەسەن ڕێز لێگرتنی بەڕائیمت ئەتوانێت پرۆسەکە پێشکە خزمەتی هەرێمی کوردستان بکە هێزەکانی تریش وە مەسەلەن نەوەی نوێ بە 15 کورسیەوە هێزێکی سیاسیە کەواتە بێ ئەتیباری بۆ بکرێت نەک بکرێتە ململانی نێوانی شێتی و پارتی نەک بکرێتە ساکردنەوەی ململانیەکان و بە هەماشەوە هێزەکانی تریش ئوستاز ئەبێ بەڵام بەداخەوە کە بەشێکی زۆری ململانەکان لە نێوان یەکێتی و پارتی قەتیزماوە بۆیە ئەم دوو هێزە سەرۆکەکانیشیان حیزبەکەشیان قەواعید و قاعیدەکەشیان بەرپرسیارەتێکی گەورەتریانەکەوێتە سەر کاکە هەرێمی کوردستان تێکچێ ئەوان بەرپرسن هەرێمی کوردستان ئاوادامێ ئەوان بەرپرسن ینی هێزەکانی تر کەمتر بەرپرسیارەتیانەکەوێتە سەرشان بۆ ئەو کە جەناب بدێڵی خۆی لە ئەسڵ ئەرکی ئەوانە ئەرکەوانە بێنەوە قەیرانە حەلکەن بێن مەسەلەن تەنەزول بۆ یەک بکەن بەڵام تۆ وەختێکی تەنەزولێک بۆ یەک ناکەیت سازش ناکەیت دانانیشن هەموو خطابەکەتان ڕووبێ ئەلام و خەڵگەی بینێ. کاگەنوەر لە قسەکانی ڕابردوو تا پێشتر باسی ئەوەت کرد کە ئەم دوو هێزە دابەش بووە بەسەر دوو علاقەی جیا دوو بلۆکی جیا دوو پەیوەندی جیا دوو هێزی جیا دوو دەسەڵاتی جیا دوو جۆر بیرکردنەوەی جیا هەست ناکەی سەرکەوتنی یەکێک لە بلۆکەکان پەیوەندی بەم جۆرە لە ناکۆکی هەبێ ینی نەخشی دێگەڵە نەخشێکی ناوخۆیی نییە بەڵکو نەخشێکی دەرەکیە. ئوستاز ئەگە تۆمە بەست لە تەفسیری قسەکەی من ئەوەیە ئەم بلۆکبەندیە لە نێوانی شێتی و پارتی بلۆکبەندی نێوان شیع و سونەیە ینی مەبەستم تورکیا و ئێرانە بەڵێ ئەبوو هاوکێشەکە پێچەوانە بێتەوە هەتا ئێستاش کۆماری ئیسلامی ئێران نفوزی زۆرترە لە عێراق و لە هەرێمی کوردستان و هەژمون و هەیمەنەی زۆرترە کەچی بە پێچەوانەوە مەسەن پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی زیاد دەکات جەماوەرەکەی زیاد دەکات بۆیە قسەکەوەیە کە ئەلەم بابەتەوە پارادۆکسێکەیە لە هەرێمی کوردستان هێشتا مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بە کورسی و بەدەنگ زۆرترە لە چاویچێتی نیشتمانی کوردستانە بەڵام ئێران هەژمونی زۆرترە ئێران بە تایبەتی چ لە منتقەی سەوز و چ لە جنوب هەژمون و هەیمەنەی زۆرترە بە پێچەوانەوە تورکیا لە ناوچەی زەرد و بەشێک لە کەرکوک و مووسڵ و ناوچە جەناوەکان بەڵام ئەمە قسەی جەنابەت تا ئەو شوێنە ڕاستە بێگومانەوە کاریگەری بەسەریەوە هەیە کاریگەری گەورەی هەیە جوگرافی و جیۆپۆلۆتیک مخابراتی و ئەمنی و تا پرۆسەی دەنگدانیش کاریگەری هەیە ینی مەسەلەن ئێستا ئەم پرۆسەی هەڵبژاردننی چەند ڕۆژی ڕابردوو یانزە هەموو بۆ چوونەکانیە با بڵم بەشێکی زۆری بۆ چوونەکانەوە بوو کە ئێران دوای ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەر و دیسەمبەری سووریا و لێ شەڕی 12 ڕۆژەی تاران ئیسرائیل ئێران ناتوانێت کاریگەریەکی ئەوتۆ هەبێ و فشارێکی زۆر هەبوو لەسەر عێراق کە ئەبێ حەشتی شعبی هەڵوەشێنێتەوە کە ئیسرائیل لێدا کە ئەمریکا پەلاماری بنکەوبارەکەەکانی حەشتی شعبیەدا زۆر باشە ئێران تا ئەم شوێنە ڕای کێشا تا هەڵبژارنەکانی عێراق ئەگەرنا پارادۆکسە بوو بۆ چوونی جیاواز هەبوو لەسەر هەڵبژاردن دو بخرێ بە تایبەتی لە نێوان مالیکی و سۆدانی بەڵام قسەکەوەی ئێستا نەتیجەی هەڵبژاردنەکە پێمانەڵێ ئێران لە دوای 2023ەوە باشترین سەرکەوتنی بەدەستێناوە لەم پرۆسی ئەم دەنگدانە باشترین دیزایانی کردووە دیزایینێک بە تامی دیموکراسی منطقەیی و بە فۆرمێک کە بەڕاستی من لە قسەم لەسەر تەزوینە هیچ کام لەو لایەنانە نایوتۆ تەزویرە بەڵام قسەکەی وستاز دیزایینێکی کردووە کە هەدەفەکەی ڕێک پێکاوە چۆن لیستی ئیتاری تەنسیقی کە خەڵک پێوە و پارچە پارچە بێ بە شکلێکی کۆنکرێتی دیزایانی کردووە کە دابەشی کردبوون بۆ نزیکەی 10 تا 15 هاوپەیمانەتی جیاواز مەسەن لە هاوپەیمانەتی ئەمار و تەنمی سۆدانی تا هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا تا هاوپەیمانەتی سادقون تا هاوپەیمانەتی خدەمات و تا هاوپەیمان چی هەموو ئەمانە هەر کام لەمانە کەسێک لە هەرە بەهێزەکانە سەرکردە سیاسیە کلاسیکەکانی داناوە مەسەلەن لەگەڵ سۆدانی فالح فەیازی داناوە کە هاوپەیمانی دەرەجەیەکی کۆماری ئیسلامی ئێرانە و سەرۆکی حەشتی شعبیە باشە لەناو هاوپەیمانەتی دەوڵەتی یاسای مالیکی مەسەلەن گروپی سەی شوهەدای داناوە
نزیکەی حەوەش کورسی هێناوە ولو لاش فالە فەیاز نزیکەی 10 کورسی هێناوە مەسەلەن لە ناو گروپەکەی محسین مەندەلاوی کەتیبەکانی ئیمامی عەلی داناوە نزیکەی 6 کورسی هێناوە لە ناو هاوپەیمانەتێکی تر مەتی بە ئەنساڕوڵای داناوە و لە شوێنێکی تر حیزب الله داناوە یعنی ئەمە یەکێکە لە هەرە دیزاینە باشەکان بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ شیعەکان بۆ ئیتاری تەنسیقی مەسەلەن ئەم هێزە سیاسیانەی کە ناویان گروپی مقاومە و وەلایی و جیهادی و لە لیستی تیرۆری ئەمریکا بوون لیستەکانیان نانا لیستی خدەمات و سادیقون و پێشەنگ و خزمەت گوزاری هەمووشیان لەگەڵ ئەو کەسانان کە وەجی سیاسی لە عێراق 74 کورسیان بەدەست هێناوە ئەم هێزانی کە لە ناو لیستی تیرۆران 74 کورسیان هێناوە ئەمە یەک دووهەم سپرایزی هەڵبژارنەکانن بە تایبەتی لیستی سادیقونی خەزعەلی بە تەنیا یعنی هیچ هاوپەیمانەتێکی نەبوو لیستی خەزعەلی سادقون نزیکەی 27 کورسی هێناوە سپرایزی هەڵبژارنەکانە ئێستا تۆ گەر پێت وایە سۆدانی 46 کورسی هێناوە جگە لە فراتین حیزبەکەی خۆی الوەتەنی ئیاد عەلاوی تایە باشە فالح فەیازی تایە عەقدی ئیجتیماعی تایە دوایەوە ئەحمەد عەلی ئەسەدی تایە دوایەوە ئامۆزاکەی خۆی تایە لەمە یعنی ئێستا بە هەموو پێوەرە سوودانی 15 کورسی بۆ مێنێتەوە سوودانی ئەوەی مالیکیش بە هەمان شێوەیە مالیکی 10 کورسی بۆ مێنێتەوە حیزبی دووە حیزبی فەزیلە لە ناو هاوپەیمانەتەکەی خۆیان دەنگی زۆرتری هێناوە باشە ئێستا خەزعەلی حیزبەکەی سادقونی خەزعەلی 27 کورسی هێناوە سپرایزی هەڵبژارنەکانە لە عێراق ئەوە یەک دووهەم ئەمە بەهێزترین گروپی ناو مقاومەی عێراقیە کە دژی ئیسرائیل و ئەمریکا ئەوانە جەنگاوە و نزیکترین بەهێزترین دۆستی کۆماری ئیسلامی ئێرانە و لە پاڵەوەشە ئوستاد بۆچی ئەم دیزاینە چۆن کراوە کە سادقونە هەموو دەنگە بێنێ سادقونی خەزعەلی یەکەم لەسەر میراتی سەدر ئەژی ئێستا چونکە پێگەی جوگرافی و جیۆپۆلیتیک و جەماوەریان یەکێکە و خودی مەرجعەکەشیان یەک کەسە مەرجعی صادقون و ڕوتی سەدر هەردووشیان محەممەد صادق سەدری باوکی مختەدا سەدرا ئەمانەی هەموو ئیستیقلال کردووە بۆیە خەزعەلی لە دوای ئەم هەڵبژارنانە زانی چی وت کاکین وتی سەرۆک وەزیرانی ساڵی 2029 ئێمە دایانین یعنی لە ئێستاوە ئەوە بەش جارێ لیستی یەکەمە لە ئاستی شیعەکانە لە ناو ئیتاری تەنسیقی بەبێ هاوپەیمانی دووهەم بۆتە میراتگیری سەدر سێهەم بۆتە هێزێکی مقاومەی گەورە ڕوبە ئەمریکا و ئیسرائیل و چۆچە کە بانگەشەی بۆ کرد و لە هەمان کاتە قسەکەم وەیە کە ئێران ئەمە خاڵی دووەم خاڵی سێمی دیزاینەکەی کۆماری ئیسلامی ئێران ناباو لەم شیعەکان چکە هەندێک لە میدیاکان ئوستاز ئەم دیزاینە بە دیزانی قائانی ناودێرەکەن ئەم هەڵبژارنە دوایەوە لیستی ئوستاز شیعەکان لەگەڵ سونیەکان لە منتیقە سونیەکان هاوپەیمانەتیان هەیە کورسێکی زۆریان بردووە مەسەلەن تەنانەت هاوپەیمانەتی یەزیدیەکان سەرکەوتنی بەدەستێناوە کە لایەنگری شیعە و ئێرانە وەلەو منتیقانەش و تەنانەت خاڵێکی تری ئەوەیە کە شیعەکان ئیتاری تەنسیقی کۆماری ئیسلامی ئێران هەم نزیکە لە عەزمی سونی و هەم نزیکە لە تەقەدومی حەلبوسی تەقەدومی حەلبوسی دوایەوەی پاش ینی باوەش بڵێم یەکێکی تر لە سپرایزەکانی ئەم هەڵبژارنە خودی حەلبوسیە بۆچی حەلبوسی ڕاستە بە قەسادقون کورسیە ناوە 27 کورسیە ناوە بەڵام حەلبوسی و حیزبی تەقەدوم سیناریۆیەکیان بۆ داڕژ بوو وەکو تارق هاشمی ڕاکاتە دەرەوە بەڵام زۆر چانسی هەبوو نەک هەر نەڕۆشتە دەرەوە نەک هەر مەحکەمە نەکرا لە سەرۆکی پەرلەمان لادرا بەڵام بوو بە سپرایزی هەڵبژارنەکان لە ناو سونەکانە ئەم پێیان بۆ هەڵ نەگرتووە لە ناونانێکی گەرما بۆ ئەگەر لایدا جارێکی تر لە دادگای فیدراڵی بڕیارێکی لە دژ دەڵێ ئەوە بۆ چییە ئەوە کاتێکە کە ڕێعایەتی بارودۆخی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئێران بکە و ئەوەی کە لە ڕابردوو کردی لەبیر دێ لە دوای هەڵبژارنەکانی 2021 ویستیان سەیەکی پەخەر بێنن ڕوتی سەدر بە 73 کورسیەوە پارتی دیموکراتی کوردستان و حەلبوسی سونی ویستیان هاوپەیمانەتێک دروستکەن پێم وایە ناوپەیمانی سوبح هاوپەیمانێک دروستکەن کە لە دەستی شیعەکانی دەرێن ئەو هاوپەیمانێتە شیعەکان و خودی ئێران پێیان وە بۆ ئەم هاوپەیمانەتی دیزاینەکەی لە تورکیا و عەرەبستان و قەتەر کراوە بۆیە چیان کرد فشارێکی زۆریان خستە هەرێمی کوردستان و موچە بەشێکە فشاری موچە بەشێکە لەو پلانە و فشاری زۆریان خستە پارتی دیموکراتی کوردستان دووهەم حەلبوسیان لە سەرۆکی پەرلەمان لا بردوویسیان دادگایی بکەن و دەری پەڕێنن سێهەمیش مقتەداسەر یان پەراوێز کرد وردەوردە بە 73 کورسیەوە بۆیە ئێستا ئەوەی جەنابەت ڕاستە ئەم کەیسە بۆیە حەلبوسی پێم وایە ئێستا ڕێعایەتی ئێرانی جەکە
و لە داهاتووشە نزیکە لە ئیتاری تەنسیقیشی ئەکان و ئەمە ئوستاز بۆ سۆدانیش ڕاستە ئێستا ئیتاری تەنسیقی جاروبار هەندێ مەسج فرێدن بۆ سۆدانی ئەڵێن یەکیان ئەڵێن ئەگەر لەگەڵ ئیتاری تەنسیقی نەبێ دووسێ کەیسی لەسرە کەیسی جاسوسیکردن بەسەر مەکتەبەکەی مالیکی و ئیتاری تەنسیقیەوە بە قازانجی گوایە ئەوان ئەڵەن ڕۆژاوا کردوێتی دووهەم بەکارهێنانی دەسەڵاتەکانی بۆ ئەم هەڵبژاردنەوە و بەخشینەوەی پۆست و لە مەرجەکانی یەکێک لە مەرجەکانی ئیتاری تەنسیقیەوەیە کە گەرێکێکیان دەستنیشان کرد ئیتاری تەنسیقی وەکو هینی خۆی بەکار نەیەنێ بە خەریکە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامەکەمان بەڕێز کاک ئەنوەر کورد لەگەڵ کام لەم ئەم ناوانەی کە هەن وەکو سۆدانی وەکو مالیکی وەکو خەزعەلی لەگەڵ کامەیان بەڕای جەنابەت بچێ باشترە لەگەڵ ئێران لەگەڵ ئێران ڕێکەیە قسێکی باوەیە تو لێ بڕۆی لە بەغا دانیشدان و سامکەی و سازش بکەی لەگەڵ یانوانە بێ بڕۆی لە مەرجایەکەەوە لە تاران چکە ئوستاز ئێمە پێم کورد مەرجی چییە کاک ئەنوەر کورد ئێساوە چوو بەشداری کرد لە حکوومەتی عراقی مەرجەکەی چییە خۆیان هەڵێن مەرجەکەمان دەستوریە کە بەڕێی من قسەیەکی زۆر نامەنتەقیە یعنی بۆ هەموو هێزە سیاسەکانی کوردستان پێداگری لەسەرەوە بکەی لە عێراقا بە دەستور مامەڵە لەگەڵ بکرێ هەرگیز ممکنی نییە یەکەم لەبەرەوەی خودی دەسەڵاتی عێراقی باوەڕی بەو دەستورە بە پرسی دیموکراسی نییە بەتایبەتی کاتون ئێستا دووهەم ئەکسەریەتن ئەمانە هەموو قانونەکان ژێر پێخەن و پێی بەرژەوەندەکانی خۆیان داڕێژن سێهەم ئەگەر خودی ئیتاری تەنسیقی و شیعەکانیش بیانەوێ سونیەکانیش بیانەوێ ئەم پرسە لەگەڵ کورد بە تەواوی حەل بکەن ئێران و تورکیا عەرەبستانی سعودی و قەتەر ئەمانە ناهێڵن یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەبێت تۆ لەگەڵ ئەم وڵاتان یعنی لەگەڵەوەشە ئەگەر تۆ هەموو مەرجەکانی ئەم وڵاتانە لە بەرچاو بگری بەڵام دیسان ئەوان هەر مەترسیان هەیە لەسەر کوردبوون لەسەر پێگەکە لەسەر حکوومەتت یای لەسەر دەجی حاڵەتاڵێن ئەمە پیاوی ئیسرائیلن ئەمانە سەر بەخۆر ئاوان ئەمانە دۆستی ئەمریکان ئەگەر بۆیە قسەکەم وەیە بەڕاستی ئەنی سازشکردن ڕێکەوتن لەگەڵ واشنگتۆن و تاران و ئەنقەرە و ئەمانە وەڕەچاوکردنی ئەم پەیوەندیانە ڕەنگە بەشێک لە گرفتەکان حەلکە و دوایش مەسەل ئێمە ئوستاز مالیکیمان خراپترین پەیوەندیەکانی کورد لە سەردەی مالیکیە بووە وانە و ئەوە سوودانیشمان تاقی کردەوە ئەمە دوو سەرک وەزیران ئەوە هەموو ئەو سەرک وەزیرانە ئوستاز یەک نەهجیان هەیە بەڕاستی نەهجەکەیانەوەیە کە ئەمانە هەرێمی کوردستان ئەوێ جیابێتەوە هەرێمی کوردستان ئیلتیزامات جێبەجێ ناکە بۆی ئێستا مەسەلەن دوو کاندی دووسێک ئەوان باسی زۆر لە کاندی دەکەن باسی قاسم ئاڕەجیەکان هەمیش شەتریەکەن و کە بە نظری من مالیکی ئەمڕۆ ئێمە کە ئێستا هاتیم بۆ ئێرە ئەنجومەنی باڵای داوا بڕیاریدا کە مالیکی کاندیدکە ئەوە پێم وایەکیان ئاماژەیەکە بۆی کە دانوسان و پەیوەندی ینی ئەنجامی دانوسانەکەی ئەمڕۆیان لە پیرمان باش بووە بۆیە لە کاتی سەردانەکەیە ئەنجومەنی شورای ئەنجومەنی باڵا حیزبی داوا بڕیاری ئەوەی داوە بەڵام پێم وایە چانسی نییە مالیکی جارێشکە بۆ پۆستی سەرک وەزیران بەشێکی زۆر لە هێزەکان مەسەلەن ئەمڕۆ بەدر ڕایگەیاندوو کە کادیدی ئەوان قاسم ئارەجیە بەدر ڕایگەیاندوو کە کاندیدی ئەوان قاسم ئارەجیە و هەندێک لە هێزەکانی تر پێیان وایە هەمیشەتریە و لەگەڵەوە شاسۆدانیش پێداگریەکە لەسەر کاندید بوونی بۆ ئوستاز لەم بینەیە ئەوەی کە زۆر بە نەبەزەری من ئەوەی گرنگە مەسەلەن تەییدی شەیەەکە صادق و نەخەز عەلیە بە 26 کورسیەکەیەوە و بەشێکی تری لە گروپەکانی تریش کەتیبەکانی ئیمام عەلی و سەید الشوهدا و حیزب الله و ئەنسار الله ئەمانە بە جۆرە لە جۆرەکان وابەستەیی ئەمە هەن بۆیە قسەکەی بە نەزەری من ئوستاز ئەوەی کە لە ڕابردوو بینیومانە لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا پێم وانە لەوە باشتر بێ پێم وانە لەوە باشتر بێ من ناڵم خەتای هەرێمی کوردستانی هیستیانە ئیلتیزامە دارایەکانی و نەوتیەکانی جێبەجێ ناکەوانەوەنە بارحاڵ بەڵام حکوومەتی عێراقی نیەتی نییە ئوستاز ئەمە یعنی حکوومەتی عێراقی بە حکوومەتی عێراقی سەرک وەزیرانەکانی ئێرە وەکو بەشێکی دابراو لە عێراق حسابەکە هەمیشە بە مەترسی بە دۆست بە مەترسی و هەوری شەدا بیخاتەوە سەر ئەو چوارچێنی کە مەسەلەن بۆچی هەموو مانگموچانێرە بۆ بەسڕایە بۆ مووسڵیا بۆ دیالە
بۆ منتەقسونی نیشینەکان بەڵێ باش قسەگە لەسەرەوەیە پرسیاری کۆتایی ئەمە لە دەرەوە ئەم هەژمونە لە دەرەوە دێ ئەم تێڕوانینە لە دەرەوە دێ کامیشە فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بێ بەڵام بەداخەوە گرفتەکەی هەرێمی کوردستانەوە نییە کە بەغدا فشاری خاتە سەریا تاران و ئەنقەرە گرفتەکەوێت کە هەرێمی کوردستان بۆ خۆی منسەجیب نییە ڕێک نییە بەیەکەوە خشتابێکی یەکگرتووی نییە پرسیاری کۆتاییم ئەەکەم بەو پرسیارە کۆبوونەوەی مپس لە دهۆک چەند دڵخۆشکەر بوو بە نیسبەت یەکڕیزی نێوماڵی کوردەوە ئوستاس من پێم وایە ئەو کۆبوونەوەی مپس جگە لە مەزلوم عەبدی نوێنەرایەتی هێزەکانی پارچەکانی تریتیان نییە ئەگە پێ دوای بێ بایدەمیر نوێنەرایەتی باکووری کوردستانەکە دروست نییە وەگەش پێش دوای ئەنەکەسە نوێنەرایەتی ڕۆژاوی کوردستانەکە دروست نییە لەبەرەوەی حاڵی حازر بەو هەموو کێشانەشەوە کە ئێستا هەیە نوێنەرایەتی ڕسمی باکووری کوردستان پێکەکاییکە یا دەم پارتی کە دەم پارتیش گرێدراوی پارتی کرێکەکانی کوردستانە بۆ نوێنەری پێکەکە لەوێ هەبوو و نوێنەری دەم پارتی هەیە بای دەمیری ژماوەیەکی زۆرە بە شقلەکان لە پێکەکان نیگەرانەوە چۆتە دەرەوە من بۆ ڕۆژ بە حاڵی خۆم ناتوانم بە نوێنەرایەتی باکووری کوردستان قبوڵیکەم و ئەنە کەسەش ناتوانم بە نوێنەری ڕسمی ڕۆژاوا قبولکەم و هەرچی لەوانش گرنگتر ئەوەیە کە هیچ نوێنەرێکی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کۆبوونەوەیان نییە بۆ ڕازیکردنی بۆ نەڕەنجانی کۆماری ئیسلامی نە کۆمەڵە نە دیموکرات نە هیچ کام لە کۆمەڵەکان کەوانەوەکو نوێنەرایەتی ڕسمی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن کاتێک کە قسە لەسەر یەکگرتووی کوردە نوێنەری کۆمەڵە و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ نەبێ نوێنەری پێکەکە نەبێ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ نوێنەری دەمپارتی نەبێ بە نەزەری من ناکاتە کارەکە لە ڕاست لە کارێکی باشانی دیالۆگ و لێکۆڵینەوە قسە و بەحسێکی باشی تیا بووە بەڵام ئەوانە دیوە نێگەتیفەکەیتی دیوە پۆزتیڤەکەی بوونی مەزلوم عەبدی وەکو نوێنەری ڕۆژاوای کوردستان وەکو کەسی یەکەمی هەسەدا وەکو لیدەرێکی سەرەکی کە ئێستا ئاڕاستەی سیاسەتی ڕۆژاواکە و دۆستی ئەمریکا هاوپەیمانەکانێتی زۆر جێگای خۆشحاڵێکە لەگە پارتی دیموکراتی کوردستان لە تاریخێکی خراپ و سنوورێکی خراپەوە بۆ هاوبەشی بۆ یەکگوتاری بۆ دانووسان و نزیک بوونەوە بەڕێی من ئەم بابەتە جێگای دەستخۆشی هەم پارتی دیموکراتی کوردستانە هەم هەسەدەیە بەڵام لەوە گرنگترەوەی ئوستاس ئەم نوێنەرایەتیە و ئەم هاوپەیمانێتی بگوێزرێتەوە سەراسی پارچەکانی کوردستان نەکەرەوە ئوستاس ئێستا لە میدیاکانی میدیایەکی وەکو ڕووداو بۆ پڕکردنەوەی وتاری ڕۆژهەڵاتی کوردستان و ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە باشی باران نەباری نووسێ و مەسەلەن باخ و باخاتی اینەکە لە کاتێکە ئەم گوتارە ناتوانێت ئەوە بشارێتەوە کە تۆ ڕێگا نادەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو میدیاکە تا قسە بکەن خۆم یەکێتی نیشتیمانی پێشتر هەر ڕێگای نەدابوون یعنی ئەوە نییە بڵێ وەڵا ڕێگای نەدابوون قسە بکەن و تەحسیل حاصل بەڵام تۆ ماوە هێناوتن قسەیان کردووە ئێستا ئەم خطاب ڕێگایان پێ نادەی بۆی قسەکەم وەیە کە تۆ باسی یەک گوتاری کوردەکەی ئەبێ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هێزەکانی ڕۆژاوای کوردستان هێزە ئەسڵیەکان هاوساس هێزە نیشتیمان پەروەرە شۆڕش گێڕە تێکۆشەرەکان ئێمە ناڵێم بەڵام وەختێک غیابی ئەم هەمووی هێزانە هەیە من ناوینانم گوتارێکی کرد بەڵام دیسانیش بڵم ئەو هەنگاوی نزیک بوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و میوانداریکردنی مەزلوم عەبدی هەم لە ڕووی ئەمنیەوە کارێکی باش بوو و هەم ئەو بەسەڵەکەی تواندەوە و هەم واش هەزەکەم ئەو مەسجێک بێ بۆ نزیک بوونەوەی هەسەدا لەگەڵ تورکیا من زۆر سپاسی جەنابتەکەم بەڕێز کاک ئەنوەر حسێن وەک چاودێری سیاسی لەگەڵ ئێمە میوان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ مادووبوون سپاس بۆ سەرنجەکانت بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک ئەنوەر حسێن کۆتایی پێهات هیوادارم لەگەڵمان گوێگر بوو بێتن و گوێتان لە سەرنجەکانی بەڕێز کاک ئەنوەر گرت بێ ڕێز و سڵاو